سەبارەت بە گرنگی بەڕێوەچوونی هەڵبژاردن لە کاتی خۆیدا و هەوڵەکانی هەندێک لایەن بۆ دواخستنی هەڵبژاردن یاخود ئایا لایەنەکان ترسیان هەیە بۆیە بەشداری لە هەڵبژاردن نەکە بەشڵاتە لە شێوازەکە ئەو لایەنانی کە دایانەوێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت یاخود ئەنجام بدرێت ئەمانە لەگەڵ زۆر بەڕێز ئارام عەبدوڵڵا چەودەری سیاسی گفتوگۆ دەکەن بەڕێزان ڕاستەخۆ لە هەولێرە لەگەڵمان دەبن کاک ئارام سڵاو لەبێ باین باش زۆر سپاس بەیانی باش زۆر سپاس کاک ئارام لە ئێستادا بۆچوونی جیاواز هەیە سەبارەت بە هەڵبژاردن و ئامادەکاریەکانیش بەردەوامە بۆ بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن جا سەرتاتا دەمەوێت لەوە بپرسم ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن چۆن دەڕۆ ئایا ئەم ئامادەکاریانە مانای ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجامەدرێت زۆر سپاس بەیانیتان باش سڵاو ڕێزم بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی کورسان ویست لە هەر کوێیەک بن سەبارەت بە هەڵبژاردن خۆتان دەزانن ئەم مەوعیدە لەلایەن سەرۆکی هەرێم و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە دیاری کراوە کە لە دەی شەش ئەم هەڵبژاردنە بەڕێوە بچێ و سەبارەت بە ئامادەکاریەکانیش هەم لایەنە سیاسیەکانی بەشدار بوو لە هەرێمی کوردستان هەم کۆمیسیۆنی باڵاش لە عێراقدا هەموو ئامادەکاریەکیان کردووە تا ئەم لەحزەیە من لەگە جەنابەت قسە دەکەم یعنی ئامادەکاریەکان دەڕوا و تەنها ئەوەندە نەبێ ئێستا لایەنێکە کە پارتی دموکراتی کوردستانە بە هۆکاری گوایە تێبینیەکانیان بایکۆتیان کردووە دەڵێن بەشداری ناکەن کاتە کاک ئارام ئەوی کە جێی پرسیار تێبینەکانی پارتی دموکراتی کوردستان سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردن لە کات و وادەی خۆیدا بیانەکانی پارتی چین ئایا تێبینەکانی پارتی سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردن دروستن یاخود دەکرێت ڕەچاو بکرێت یاخود دەکرێت تێبینەکان بە هەند وەربگیرێت دیارە تێبینەکانەوەی ئەوان تێبینەکانیان ئەوە پەیوەندی هەیە بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە من تەنها خاڵێک تەنها ئەوەی کە باز لە نەخوێندنەوەی پەنجەمۆر و نەهاتنەوەی ناوی هەندێک لە دەنگدەران ئەمانە لە ڕووی ئاسایی ئەگەر حالەتێکە بێ بەڵام ئەمە خۆ تەنها بۆ ئەوان نییە یعنی ئەم حالەتە ئەگەر هەبێ بۆ هەموو لایەنە سیاسیەکانە تۆ چەند کەس بێ چەند هەزار کەس بێ تۆ خۆ دیاری کراونی ئەو لایەنانە یان ئەو کەسانە با بڵێن دەنگدەری چ لایەنێکن لە هەرێمی کوردستان کەواتە بەڵێ کاک ئارام بە دیاریکراوی تێبینەکانی پارتی دموکراتی کوردستان سەبارەت بە هەڵبژاردن چییە؟ تێبینەکان ئەوان پێیان وایە دژایەتێک هەیە بۆ ئەوان باز لە دیزاینی هەڵبژاردن دەکەن ئێخۆ لە ڕابردوشدا هەر ئەو کۆمیسیۆنە و با بڵێن هەر ئەم لەژێر ئاڵای ئەم دادگای فیدرالیە بڕیارەکانی دادگای فیدرالی دوو هەڵبژاردننی تر کراوە ینی بۆ پارتی قبولیشی بووە ینی ئەم هەڵبژاردنانە بە تایبەتی لە دادگای فیدرالی خۆتان دەزان خۆشی حاکمی هەیە لەوێندەرێ بۆیە ئەو تێبینیانەیە ئەوان هیانە تا ئێستا وەکو خۆی ماوە ینی نازانم هیچ گوایە سەرۆکێرم بەنیازی سەردانێکە بۆ بەغدا قسە و باز لەسەر ئەم مەسلەیە بکرێ ئەگەر چی سەرۆکێرم خۆی کاتەکەی دیاری کردووە ینی خۆ دەکرا سەرۆکی هەرێم خۆی جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستانە دەکرا ئەگەر ئەوان تێبینیان هەبووە سەرۆکێرم ئەو موعیدەی دیاری نەکرد بووە ینی یعنی ئێستا و موعیدەکەی دیاری کردووە و لایشتریش خوار خۆیان دەڵێن ئێمە بەم شێوازە و بەم شێوەیە ئەمە بایکۆت دەکەین و هەڵبژاردن ناکەین ئەگەر تێبینەکانمە لە بەرچاو نەگیرێت کەواتە ئەم دوو جەمسەریە بۆ چییە کاک ئارام لەلایەکەوە خۆیان کاتەکە دیاری دەکەن پارتی دموکراتی کوردستان لایەکی دیکە خۆشیان ئاشکاری لە بەردەم لە دروست دەکەن و بە هەندێک لە بڕگەکانی ڕازینین خۆ گرفتەکە لێرە ینی هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە ینی هەموو دنیا داوامان لێ دەکات کە ئەم هەڵبژاردنە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێ هەم با بڵێن هاوپەیمانان ئەمریکا وڵاتانی زلهێز ئەوروپا وڵاتانی هەرێمی و لە ناوەش هەموو لایەنە سیاسیەکانی عێراقدا بەڕاستی زۆر تاکید تەرکیز لەوە دەکەنەوە کە ئەو هەڵبژاردنە پێویستە لە کاتی خۆیدا بکرێ یعنی نەکردنی ئەم هەڵبژاردنە من پێم وایە بۆ سومعی هەرێمی کوردستانیشدا خراپە یعنی لە ڕابردوودا ئێمە زۆر زار قسە لەوساوە دەکرا کە مەترسی لەسەر قوارەی هەرێم هەیە من پێم وایە نەکردنی هەڵبژاردن بەڕێوە نەچوونی هەڵبژاردن لە کاتی خۆیدا مەترسی لەسەر قوارەی هەرێمی کوردستاندا دروست دەکات بۆیە من
من ئومێد دەکەم لە کاتی دیاریکراوی خۆیدا هەموو لایەنەکان ئامادە بن بۆ هەڵبژاردن و هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێتن. بەڵێ لە ڕابردوودا بینیمان کە دادگای فدراڵی حکوومەتی عراقی لەلایەکەوە وڵاتە ڕۆژ ئاوایەکان ئەمریکا بە تایبەتی دەختیان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە وادە و لە کاتی خۆیدا دەکرد، بەڵام لەگەڵ ئەوەشتا هێشتا هەر دەنگی ناڕازی هەیە تایبەتی پارتی دموکراتی کوردستان سەبار بە بەڕێوەچوونی هەڵبژاردن. ئایا خوێنەوەی بۆ ئەمە چی دەبێت؟ ئەمریکا دووبارە دەتوانێت فشار لە هەرێمی کوردستان بکاتە بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت، یاخود پارتی لە کاتی سەردانەکەیدا بۆ لەگەڵ حکوومەتی عێراقیدا دەتوانێت بە شێوازێک لە شێوازەکان گۆڕانکاری لەسەر بڕیارەکانی هەڵبژاردندا دروست بکات؟ دیارە دواخستنی هەڵبژاردن تەنها پەیوەندی بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە هەیە. ئایا ئەوان پارتی دموکراتی کوردستان داوای کردووە بۆ کاتەکە دوا بخرێیان نا، بەڵام لە کاتێکدا گریمان ئەگەر ماوەیەکیش بدەن بۆ دواخستن ئەمە هیچ لە مەسلەی یاساکەی هەڵبژاردننی کۆمیسیۆن ناگۆڕێت، چکە ئەمە بڕیاری دادگایە، بڕیاری دادگای یعنی تانەی لێ نادرێتن، دەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێتن. یعنی بۆیە ئەگەر گریمان بەیانی هەڵبژاردننیش بۆ خاتری لایەنێک یان بە هەر هۆکارێک داخرا بۆ ماوەیەکی دیاری کراو، من پێم وایە بەڵام بەبێ دەستکاری دەبی و ئەو کاتەش خۆ ئێستامە گرفتمان هەر لەوە نییە، گرفت لەوەیە ئەگەر بۆ ماوەی مانجێک یا دوومان گریمان هەڵبژاردن دوا بخرێ دەبێ ماوەی کۆمیسیۆنیش درێژ بکرێتەوە، چۆ کۆمیسیۆن خۆی ماوەکەی لە مانجی حەوت تەواو دەبێتن. یعنی ئەمە یەک پاکێجە ئەگەر بێت و بیانەوێ هەڵبژاردن دوا بخەن دەبێ ماوەی کۆمیسیۆنیش تەمەنی کۆمیسیۆنیش لەگەڵیدا درێژ بکرێتەوە، چ گەناو کاتە کێشە دروست دەبێتن. بەڵام لەگەر ئەوەشدا من پێم وانێ ینی دواخستن بۆ مانجێ یا بۆ دوومان کەیزە مەسەلەکە بگۆڕێتن، یعنی هیچ مەسەلەکە ناگۆڕێ، بۆیە باشتر وایە کە هەڵبژاردن لە ئەو کاتەی بۆی دیاری کراوە بۆ سومعی هەرێمی کوردستانیش لە دەی شش لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. کاتەکە ئارام پرسیارەکە ئەوەیە لە کاتێک دەکە هیچ گۆڕانکاریەک لە بڕگە و یاساکانی هەڵبژاردندا لە هەرێمی کوردستاندا لەلایەن حکوومەتی عێراقیەوە یاخود لەلایەن کۆمیسیۆنەوە جێبەجێ نەکرێت، کاتە بۆچی سوودی دواخستنی یاخود درێژکردنەوەی کاتی هەڵبژاردن نەچیدایە لە کاتێکدا کە هەموو بڕگە و یاساکان وەکو خۆی بمێنێتەوە؟ چ شتێک دەگۆڕێت ئەگەر هاتوو کاتی هەڵبژاردن یاخود مودەکەی بۆ کاتێکی دیکە دوا بخرێت؟ ئەمە بەڵە پرسیارەکە جوانە، ینی پێم وایە من لە یاساناسەکانی گوێم لێ بۆ ینی مەجای تیانی ئەوان ئەگەر کاتەکەش دوا بخرێ ئەمە یەک لە داواکاریەکانە مەسەرەن کە داوا دەکەن دوا بخرێ، ئاخر خۆ داواکردنەکە لەوانەیە بۆ ئەوە بێ بڵێن بۆی ماوەی کۆمیسیۆن بەسەر دەچێت کە ماوەی کۆمیسیۆن بەسەر چوو لە عێراقدا بە خۆ دەزانی ئەمە سەرۆکی پەرلەمان گۆڕدراوە تا ئێستا نەتوانراوە سەرۆکی پەرلەمان دابدرێتەوە، ینی عێراق دایمەن بۆ خۆی کە خەلەلێکی وا دێتە پێش لە ناو لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بە ئاسانی ناتوانن شوێنەکە پڕکەنەوە دابنێنەوە، ینی کاتی دەوێت دوایی 2025 دیسان هەڵبژاردنێکی تر دێتە پێشەوە کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا. بۆیە ئەمە تەنها بۆ کێشە دروستکردن، ینی تۆ کێشەیەک دروستکە بیان وەک ببینەوە بۆی کێشە دروستکەی بۆی کاتەکە تاخیرکەی ئەجینا باوەڕ ناکەم، ینی هیچ لە مەسەلەکە بگۆڕیتن. وەکو باسم کرد لە ڕابردوشدا هەم ئەو لایەنە دوو هەڵبژاردننی کردووە و هەم بە ئەنجامەکەشی ڕازی بووە. بەداخەوە ینی من ئەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی گەلی کورد نابینم و لە بەرژەوەندی لایەنە سیاسیەکانیش نییە و خۆشت دەزانی هەتا ئێستا جگە لە پارتی دموکراتی کوردستان هیچ هەموو لایەنەکانی تر ڕازین لەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت. کاتەکە ئارام کاریگەری دواکەوتنی هەڵبژاردن ئەنجامدانی هەڵبژاردن ناوادی خۆیدا چییە؟ ئەگەر دوا بخرێ مەبەستت؟ بەڵێ ئەگەر بەم شێوازە ئەرقەلی بۆ دروست بکرێت و هەڵبژاردن لە وادی خۆیدا ئەنجام نەدرێت. من وەکو باسم کرد لە ڕابردوودا زۆر جار بەداخەوە باز لەوە دەکرا کە مەترسی لەسەر قوارەی هەرێم هەیە، بێگومان قوارەی هەرێم قوارەیەکی سیاسی دەستوریە، هیچ مەترسیەک لەسەر قوارەی هەرێمی کوردستان دانیا و لە دەستوری عێراقدا دانی پیادان دراوە کە ئەو دەستورەی لە 2005 هەمومان دەنگمان پێداوە. بەڵام کاتێک تۆ ئێمە ئێستا هەرێمی کوردستان کێشەکەمان لەوەی هەرێمی کوردستان
پەرلەمانمان نەماوە، کۆمسیۆنی هەڵبژارنەکانمان نەماوە، ئەنجومەنی پارێزگاکانمان نەماوە، حکوومەتێکی کار بەڕێکەرمانەیە. بەڕاستی وادەیەکمان بۆ دیاری کراوە کامە چوارەم جاریش بۆ ئەو وادەیە دیاری دەکرێتن. ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆی دانەکرێ بۆشایی سیاسی و دەستوری لە هەرێمی کوردستاندا دروست دەبێت. من پێم وایە ئەم کاتە لێکەوتە خراپەکان بەدەردەکەون، لێکەوتە خراپەکان کە دەبن بە مەترسی بۆ سە قوارەیە هەرێم بەڕاستی. من بەڕای خۆم بڵێ کاتە کاک ئارام بەڕای بەڕێستان پێتان وایە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە، بۆ چارەسەرکردنی ئەوەی کە هەڵبژاردن ئەوەندە لە کاتی کە بووی دیاریکراوە لا نەدات، پێویستە لایەنە کوردیەکان لەناو خۆیاندا یەک بگرن یاخۆ شێوازەکان دەنگیان یەک بخەن، یاخود ئەم کێشە دەبێت لە ڕێگەی عێراق و لە ڕێگەی بەغداوە چارەسەر بکرێت. وەڵام من پێم وایە ئەم کێشەیە پەیوەندی بە لایەنە سیاسیەکانەوە نییە، ئەمە کێشەیەکی یاساییە، یعنی پەیوەندی بە کۆمسیۆنی باڵای عێراقەوە هەیە. وەکو باسم کردی ئەمە هەرێمی کوردستان چی ماوە، نە پەرلەمانی ماوە، نە کۆمسیۆنی ماوە، هیچ شتێکی نەماوە. ئەستا ئەمە هەر شتێک بێ دەبێ خولی شەشەمی پەرلەمان کە ئەنجام بدرێت، دەبێ ئەوان چارەسەری ئەو کێشانەی کە هەیە ئەم چارەسەرانە بکەن. ئەجینا ئەم هەڵبژارنە بە هەموو شێوەیەک هەم لەلایەن دادگای فدرالیەوە بڕیاری لێدراوە، هەم لەلایەن کۆمسیۆنەوە دەبێ بەڕێوە بچێ بەڕاستی. واتە کاک ئارام بە دیاریکراوە مەسمان لە پارتی دیموکراتی کوردستانە پێویستە لەگەڵ لایەنە کوردیەکاندا بۆی کە بتوانێت ئەشکالەکانی لەسەر هەڵبژاردن بڕەوێنێتەوە، دەبێت پەنا بۆ لە ناوخۆی هەرێمی کوردستاندا ئەم ئەشکالانە چارەسەر بکە یاخۆت دووبارە بگەڕێتەوە بۆ بەغدا. ئەمە قسە هەیە لە سازگوایە لایەنە سیاسەکان لە هەرێمدا کۆبنەوە بۆ قسە و بازەوە، بەڵام من نایبینم هیچ کەسێک رازی نییە لەسەر دواخستنی پەرلەمان، چکە هیچ بیان وەک نماوە. زۆر جار قسە لەسەوە دەکرێت ئەمە 2 ساڵی ڕابردوو کە پەرلەمان لە کاتی خۆیدا تاخیر بۆ و هەڵبژاردن نەکراوە. ئەم کاتە جیاوازیەکەی چی بوو لەگەر ئێستا؟ ئەم کاتە کێشە یاسایی هەبوو، ئەم کاتە ئێمە بە یاسایەک پەرلەمانمان بەڕێوە دەبرد کە لە 92ەوە ئینتیخاباتی پێکراوە 32 ساڵ پێش ئێستا ئەمە عێراق دوێنە دامەزراوەتەوە، عێراقی تازە تا ئێستا چەندین جار ئەم یاسایی هەموار کردووە، گۆڕیوێتی لە 18 بازنەیی بۆ 84 بازنەیی زیاد و کەمی پێکردووە. ئێمە تا ئێستا بەم یاسای هەڵبژاردن کراوە، تا ئێستا بە یەک بازنەیی کراوە، تا ئێستا بە یاسایەکی کۆن کراوە. بۆیە خۆ لە 2 ساڵی ڕابردوو زۆر هەوڵدرا، یعنی ئەو بڕیارانی ئێستا ئێمە پێی ناڕازین، هەم بڕیارەکانی کە هەندێک لایەن پێی ناڕازین، هەم بڕیارەکانی دادگای فیدرالی، هەم ئەوەی کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراق. خۆ ئەم بڕیارانە هەمووی لە ژێردەستی خۆمان بوو، دەمانتوانی لە پەرلەمانی خۆمان ئەنجامی بدەین، خۆمان چارەسەری کێشەکان بکەین. لە ڕابردوودا لایەنە سیاسەکان ڕێک نەکەوتن، دەکرا ئێمە ئەم یاسای پەرلەمانە با بڵێن هەڵبژاردننی پەرلەمان هەموارکەینەوە، یەک بازنە یەکە بکەین بۆ 4 بازنەی کۆمەڵە کەم و کوڕی تێدا بوو، دەکرا هەمووی لە ژێردەستی خۆماندا بوو. بەڵام کاتێک تۆ بە عینادی سیاسی بەکارهێنانی زۆرینە و غروریەت لە پەرلەماندا خەڵکێکیش ئەمە هانا بۆ دادگای فیدرالی دەبا کە دەبینی غەدری لێ دەکرێتن، دەبینی کە ناحەقی تێدا هەیە. یعنی تۆ ناکرێ خۆ هەڵبژاردنێک بکەی ئەم هەڵبژاردنە هەر نەتیجەی وەکو خۆی بێ. مقەدی من حزبێک بڵێ من ئەوەندە کورسێ دێنم، بۆیە ئێستا کێشە یاسایەکە نەماوە، کێشەکان یەکلایی کرایتەوە لەو مەوعیدەی خۆیدا پێویستە ئەم هەڵبژاردنە بکرێتن. و باوەڕ ناکەم یعنی چی دەکرێت، ینی و دیموکراسێتیش لەوەیەدا حزبێک کورسەکانی شتێک زیاد دەکات شتێک کەم دەکات، ینی ئاسایی ئەمە. بەڵێ کاک ئارام خوێندنەوەی تۆ بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن چۆن ئایا گەشتبوونی بووی کە هەڵبژاردن لەوا دوو لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت؟ وڵاهی من ئومێدەوارم هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە بچێ، یعنی ئەگەر زۆرە، ینی و ئەگەر زۆرە و هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ و سیناریۆی خراپ دروست بکرێ، بەڵام ئەم سیناریۆیە ئەنجامەکانی دوای ئەو سیناریۆیە چی دەبێ؟ یعنی ئەمە لێرە و لەوێ قسە دەکرێت ئەگەر هەڵبژاردن بکرێ لەوانەیە لە بەتابەتی
لە سنووری ژێردەسەڵاتی پارتی دموکراتی کوردستان لە سنووری هەولێر و دۆگ وا بکرێ سیناریۆی خراپ بابڵێن بەڵام من پێم وایە ئەمە نەک لە قازانجی ئەم لایەنە سیاسەش لە قازانجی هەموو گەلی کوردیشدا دەبیتن بۆیە من پێم وایە بی لە هیچ سیناریۆیەکی خراپ نەکرێتەوە لەوەش زیاتر خۆمان لە بەرامبەر دۆستەکانمان دۆستانی هەرێمایەتی و ناوچەیی و جیهانیشدا خۆمان ناشرین دەکەین چکە تا ئێستا هەموو لایەنە سیاسەکان بەڕاستی یعنی ئەوە ئەمریکا وڵاتانی ئەوروپا ئەمە یۆنامی هەمویان تاکید لە هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکەنەوە بۆیە هیچ سیناریۆیەکی خراپ نێتە گۆڕێ باشە من پێم وایە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ وە کۆتایی دنیاشدا نییە یعنی ئەمە بینیمان لە هەڵبژاردننی مانجی ڕابردووی شارەوانەکانی تورکیادا ئەردۆغان کە یەک لە حیزبە براوەکان بوو لە هەموو زۆربەی شارەوانیەکاندا دۆڕاندی و زۆر بە ڕوحی ڕاضی ژوەری گردیانی زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی کوردستان ویستە لەگەڵ ئێمە ئامادە بووی.